برایم ئەحمەد مەشخەڵی بیری نوێ. کلیلی کورد بەڕێی من بەدەست کوردستانی تورکیە و بەدەست کورد تورکیە و خۆشترین شتێکی ئەوەیە لە ئیشەکەی ئێمە ئەم دەوڵەتانەی دراوسێمان ئەبێت لەوە بگەن کە ئاشتی ئێمە ئاشتی لەگەڵ ئێمە ئاشتێ بۆ ئەوان چەند قانساجی بۆ ئێمە هەیە بۆ ئەوان زیاتری هەیە و ئێمە دوژمنایەتی و ناحەزین یەکتری کوشتنمان ناوێت نە لەگەڵ ئەوان نە لە بینی خۆمانە ئەوی ئێمە ئەمانەوێ وەک یەکیە. مامۆستا برایم ئەحمەد سەرباری ئەوەی کە کەسایەتێکی گەورەی سیاسی کوردستان بووە لە بوارەکانی ئەدەبی و ڕووناکبیریشدا قەڵەمێکی دیار و مەشخەڵێکی داگیرساوی بیری نوێ و پێشکەوتن خواز بوو و لە قۆناغێکی تاریکدا بەرهەمەکانی وەک چرایەکی ڕۆشن و پرشنگدار کوردستانیان ڕووناکردوتەوە. مامۆستا برایم لە ڕۆژی 5 ئاداری 1940 لە گەڕەکی گۆیژەی شاری سلێمانی لەدایک بووە. لە سلێمانی و بەغدا قۆناغەکانی خوێندنی تەواو کردووە و ساڵی 1937 کۆلێجی مافی زانکۆی بەغدای تەواو کردووە. مامۆستا برایم ئەحمەد هەر لە سەردەمی لاویەوە خولیای جیهانی ئەدەب و نووسین بووە و لە تەمەنی 18 ساڵیەوە لە ڕۆژنامەی ژیانی پیرەمێرد بەرهەمەکانی بڵاو کردوێتەوە و پیرەمێرد پێی سەرسام بووە و وەک کوردیزانێکی ڕەوان و نەوجەوانێکی هەڵکەوتوو وەسفی کردووە. مامۆستا برایم لە سەردەمی خوێندکاری لە بەغدا لەگەڵ کۆمەڵێک هاوڕێیدا کۆمەڵی لاوانی کوردی دامەزراندووە و گۆڤاری دیاری لاوانی دەرکردووە. مامۆستا برایم لە کایی ئەدەبی و ڕووناکبیریشدا شوێنپەنجەی دیارە و پیاوێکی فرە بەهرە بووە و لە بوارەکانی شیعر و پەخشان و ڕۆمان و چیرۆک و مێژوو و زمان و وەرجێڕان خزمەتی کردووە و خاوەنی 26 کتێبە و ژانیگەل و کوێرەوەری و دواتیری کەوان لە نمونەی شاکارە بەرزەکانی ئەون. مامۆستا برایم ئەحمەد لە بواری ڕۆژنامەگەریشدا ڕۆڵی دیار و درەوشاوی هەبووە و گۆڤاری گەلاوێژ بە یەکێک لەو ئەستێرە پرشنگدار و درەوشاوانەدا دەنرێت کە دەوری زۆری لە هۆشیاری سیاسی و ڕووناکبیریدا هەبووە. ئەم گۆڤارە لە نێوان ساڵانی 1939 بۆ 1949 بۆ ماوەی 10 ساڵ دەرچووە و مامۆستای برایم ئەحمەد خاوەنی امتیاز و مامۆستا عەلاءالدین سەجادی سەرنووسەری بووە. گۆڤاری گەلاوێژ بایەخی بە بڵاوکردنەوەی بابەتی ئەدەبی و ڕۆشنبیری و سیاسی داوە. ئەوەش لەو کاتەدا خزمەتێکی گەورەی بەڕەوتی ڕووناکبیری لە کوردستان کردووە و هۆکاری سەرەکی گەشەپێدانی ڕۆژنامەگەری و پاراوکردنی زمانی کوردی بووە. ئەم گۆڤارە شێوازی ڕێنووسی نوێی کوردی هێنایە ئاراوە و زمانی کوردی لە وشەی بێگانە بژار کرد و کوردیەکی جوان و پاراوی هێنایە کایەوە. گۆڤاری گەلاوێژ گۆڤارێکی سەنگین بوو و قەڵەمی دیاری وەک ئەمین زەکی، پیرەمێرد، تۆفیق وەهبی، شاکر فەتاح، شێخ محەممەدی خاڵ، حسێن حوزنی عەبدوڵڵا جەوهەر و چەندانی تر بەرهەمەکانیان تێیدا بڵاو کردوتەوە. دەرکردنی گۆڤاری گەلاوێژ خزمەتێکی گەورەی بە هەموو کایە فکری و ڕۆشنبیری و معرفیەکانی کۆمەڵی کوردستان کردووە و ڕوخسارێکی جوانی ڕۆشنبیری بە شاری سلێمانی داوە و بۆتە هۆی ئەوەی هەر لەو سەردەمەوە بە هەوڵی مامۆستا برایم و ڕووناکبیرانی تر سلێمانی وەک شاری ڕۆشنبیری بدرەوشێتەوە. بەداخەوە ئەم پیاوە گەورەیە لە ڕۆژی 8 نیسانی ساڵی 2000 بۆ دوجار لە شاری لەندەن ماڵاوایی کرد و تەرمەکەی هێنرایەوە بۆ کوردستان و لە گردی سەلیمبەگی شاری سلێمانی بە خاک سپێردرا و چووە ڕیزی نەمرانی کوردستانەوە.